شیرینی خرمان بسیم کردو به ایش لیر استافا کمان هش کارمندی ولا روح عیلی شو هیچ یعنی رگریک مانیه ولا دروش بیست هم آفریقی یعنی هموش نفاون کاری خوی به بتوانه بچه یجاری خود دبین کار بکیا و نبسته و هم لو کار کردنی شو همو جوره کسایتی که تبردمه اواني كخراب يعني هات بحتى أن نقول ذا بيستا كرامي مروف لودايا كيعني خوي بكون جني لقل هم كساتيك ده كساتي وتعاملي هي كساتي وتعاملية بيصير شيء هم كساتيك كي خاني شيريني خانمان لرانيا جنان لرانيا شون دكتور بدنا خان كاري خاني سبتي فيا بوسن پێم وا بێ ئەنی ڕوحانی ئێستا لە چاو ئەوەی کە شارێکی بچووکە ئاستێکی زۆر باشی ڕۆیشتووە ئەوەی کە ژنان تا چەند ژن خاوەنکاری خۆیەتی زۆر ژن هەیە ئێستا لە ناوڕانەی گەورەترین پرۆژەی خۆی هەیە ئیشی خۆی هەیە دوکانی خۆی هەیە ینی چۆن دەڵێن مەکتەبی خۆی هەیە دایانگەی خۆی هەیە بەرەو ئاستێکی زۆر ڕۆیشتووە ڕانیە و ژنان چۆن دەتوانن کار بکەن بژێوی خۆیان دابین بکەن شەر نییە پیشکردنی هەموو ژنێکی لە تەنها چۆن دەڵێ بۆ بژێوی ژیان بێت سەدا چۆن دەڵێ هەفتاشتاکی بگەڕێتەوە بۆ بەڵام بەشێکی خەونی ئەو کەسەیە کە بۆ نمونە ئیشکردی من لە شیرینی خەونی من بووە من خۆم هەندەستم تەواو کردووە شەر نییە ئیشەکە ئیلا بڵێ بۆ بژێوی ژیانکە حەزێکت لەیەتی خەونی تۆ دەتوێت لە بوارێکا ئیشکەی خۆت پێ بگەینی گەورە بکەیت یان ئاماجێکی ترت هەیە چەند کەسێکی تر بخەیتە سەر ئیش لەگەڵ تۆیان کارکاری چەند کەسێکی کار ڕێگای بۆ ئاسانکەی فێرە کارێکی لێ ڕێگەی تۆ ئیشی تری دەستکەوێت بۆ ئەو لایەنە دەور دەبێنێش دوای ئەوانی دەتوانێت بڵێ وەکو بژێویش خۆکارێکی سەرەکیە هەم بۆ ژیانی خۆت هەم بۆ مناڵت هەم بۆ کەسی کارە دەتوانێت دەستی چەند کەسی تر بگری بۆ ئەو لایەنە بە تاکیدیانی بەرەو پێش دەڕۆی بۆی و ژنان چۆن دەتوانن دەست پێ بکەن نەک هەر ژن هەر کەسێک هەر کارێکی حەز لێ بێ هەر خەونێکی هەبێ شێوازی دەستپێکردنەکەی دەکەوێتە سەر ئەوەی چۆن تۆ پلان بۆ ئیشی خۆت دادنێت چۆن پلان دادنێت چۆن ئامادەکەم ڕێک دەخەم بۆ ئەوەی دەست پێ بکەم هەموو کارێکیش ستێپ بای ستێپ بەپێ ئەو ستێپارێک کە من دەمەوێت بۆ منە کارگەی شیرینە لە چیەوە دەست پێ دەکەی دەگەمە گوێ دەمەوێت بگەمە بە شوێ چۆن گەورەیکە بەو شێوازە هەنگاوەکان دادنی بۆ دەستپێکردنی ئیشەکە و گەورەکردنی ئیشەکەمان چۆن ڕوبەڕووی چی هەیەبیتەوە نەگشتان هەموو کەسێک کار ڕوو بیوێ کارێکی گەورە بکات و بگەیتە کۆناغێکی باش و ئەو شتێکی خۆی دەیەوێت حتمما ڕوبەڕووی کۆمەڵێک ئاستەنگی و گرژی دەبیەوە هەندێک ڕێگیری هەندێک شت دێتە بەردەمە جا هەندێک شت هەیە کۆنترۆڵی خێزانیە جاری وایە سێندی بە شارەکەتەوەی لایەنی تر هەیە بەڵام ئازادی خۆت دەوەردەبینێت چۆن خۆت دەگونجێنی لەگەڵ کێشەکانە چۆن ئیشەکەت گەورە دەکەیت چۆن هەر کێشەیەک کە دێتە بێت لایەنە باشەکەی بۆ خۆت دەگونجێنی لایەنە خراپەکەی لە خۆت دوور دەکەیتەوە بەتەکی دێتە ڕێ بەڵام خۆت و جورئەتی خۆت لێ ئاسایی دەتوانی لێ نەجات